السلام عليكم ئێوارەتان باش بەڕێزان گیانە باش سەرچاو هیوادارم هەموو لایەک زۆر باش بن. یەک جیاوازی نییە زۆر هەیە بەڕاستی کۆرسی ئاوات ئەکادیمی بەراورد ناکرێت بە کۆلێژی بەریتانیا. من نازان بۆ وڵاتەکانی کە بەس بەراورد ناکرێت لە بەریتانیا ئەگەر بێت گرامەر بە تۆ بڵێ لە هەفتەیەکە لە 15 ڕۆژ جارێ یان مەگزیمام لە 10 ڕۆژ جارێک ئەگەر یەک دەرزی گرامەر بۆ تۆ شەرحکە ئەگەر زەمانێکە بۆ شەرحکە ئەویش بە ئینگلیزی ئەبێت تۆ زۆر ئەبقەریبی بتوانی جایکەیتەوە وە تێ بگەی ئەویش چۆن بە زۆر دووبارەکردنەوە. ئێمەوانی کە لێرین هەمومان خاوەن فامیلین و مناڵمان هەیە و زۆر قورسە بتوانین لەو کاتەکەمەیە ئەو شتە زۆرە فێر بووین کە پێویستە و ئەوەشی فێر بووین ئێستا یاخودەوەی کە من ئیشی پێکەم ئەوە نەبووە کە لە کۆلێژەوە فێر بم هەرگیز. کۆلێژ شوێنێکە بەڕاستی تااقەتێ دەرەکە بەڕاستی ئەدخاتە ناو کۆمەڵی خەڵکەوە شوێنێک نییە فێرێکە تەنها چیرۆک تەیاتێ ئەڵێ ئەڵاوەرەوە چاکی ئەمانە وەکو ئاوات ئەکادیمی نیە. ئاوات ئەکادیمی چی ئەکا هەم زەمانەکەت پێڵێ هەم گرامەرەکەت هەمووی بۆ شەرحەکە هەم جوان ڕوونی ئەکاتەوە هەم بە کوردی شەرحی ئەکا تۆ جوان تێ ئەگەی دوایی کە هەم مەهارەیەکی باش هەیە لە هەمووی مهمتر بەکاری هێنی. ئێستاوی کە من زۆر باش فێر بووم لە ماوەی ئەم چەند مانگەی پێشوە ماوەیەکیش وەستام لەبەر کۆمەڵی هۆکاری خۆم بڕواب کە زۆر باش بووم. یەکێ لە باشیەکانی ئەوەی کە من زۆر ئیسپادەم کردەوەی ئەوەی کە ئەچم بۆ GP ئەچم بۆ هەنێ شوێنی تایبەت هەیە حکومیە داوا ناکەم کە متەرجمم بۆ بانکەن خۆم قسە ئەەکەم دڵم زۆر خۆشە ئەگەر کە بیرەکەمەوە جاران کە ئەڕۆشتم ئەموتکایە پێویستم بە تێمپیتێ تێناگەم بەڵام ئێستا نەک تێناگەم زۆر بە باشیش قسەی پێەکەم بەڵام هەر چاوەڕی باشتریش هەم ئەوەی کە لە جیاوازەکان حەزەکەم ئەوە ڕوونکەیتەوە مەسەلەن ئێمە ئێستاکە دبلۆمی وەرگێڕانەکان نزیکەی 6 مانگ ئەخایەنێ هەمووی کۆیکەیتەوە ئێستاکە لە دبلۆمی وەرگێڕان لە ئاوات ئەکادیمی چەندێک خوێندوتە یعنی هەمووی چەندێک خوێندوتە زۆر کەم خوێندم هەروە بزانم هەر مانگی یەکەمیم خوێند بە تەواوەتی بەڵام زۆر باش فێر بووم هەر ئەوەی کە فێر بووم هەر ئەوەم دووبارە کردەوە ینی ئەوە بۆ خۆی سەرکەوتنێکی زۆر باش بوو من و ماوەی هەفتەیەک نزیکی هەفتەیەکە دەستم پێ کردوتەوە دوێنێ تێستی کۆرۆنام هەبوو ئەوە بوو زۆر خۆش بوو هەنێ وشە هەبوو نەمبیستە بوو بەس سێرەکەم لای ئێوە بەکارم هێناوەوە جارێک کە بەکاری هێنمەوە سەبەب بۆ بەکارهێنانی جاری کە هاف و هاز و دوو دز و ئەوانە سەقافەتێک بە قسەکردنی ئایا کەسی بەرامبەر جوانتر لێت تێ ئەگا و بە زمانێکی کە ئەویش قسەت لەگەڵاکە تێگەشتەکەی باشترە بوویدەوە لەوە تێگا کە تۆ ئینگلیزیەکەت باشترە لەوەی کە جاری پێش و تۆی بینیەوە قسەت لەگەڵ کرد ئەوە زۆر دڵخۆشی بۆ من کەم دوێنێ یەک پرسیاریکەم هەیە ئایا مەسەلەن ئەوەی لە دبلۆمی وەرگێڕان لای ئێمە خەڵک بە یەک مانگ فێری ئەبێ لە بەریتانیا کە ئەینێرن بۆ کۆلێج و لە کۆلێج فێری ئینگلیزی ئەبێ بەڕای تۆ لە بەریتانیا چەند مانگی پێویستە؟ ناتوانانی بڵێ چەند مانگ من تەحەداتەکەم بە 2 ساڵیش فێر نابی بە 4 ساڵیش فێر نابی لەبەرەوەی خۆم خیبرەی 5 ساڵم هەیە فێر نابیت بەڕاستی فێر نابیت. خافشی کاڵ ئەوەی کە بە 5 هەفتە لە ئاوات ئەکادیمی فێری بوویت بە چەندێک لە بەریتانیا فێریان نەکردی؟ بە ساڵ فێرە ناکا ئوستاس بەڕاستی فێر نابیت. من لە قۆناغێکی زۆر باشی کۆلێژا بووم لە قۆناغێکی پێش تەقدیمکردنی بەش بوو سێرەکەم زمانم باش نییە من نووسینم باشە مەسەلەن گرامەرم باشەوانەی کە لە کوردستان فێر بووم ئەمانم باشە هی خۆی سەردەمانی مەکتەبە بەڵام باش نیم لە قسەکردنانی باش قسە ناکەم ڕێکدام بەزاندەوە بۆ خواری خوارەوە ینی لە سەرتاوە دەستم پێکردەوە سێرەکەم هەر ئیسپادەی نییە تاوەکو بەشداری دەورەکەم کرد بەڕاستی کۆلێژ شتێکی وات فێر ناکە ڕاستە باشە فێر گوێ بگری ورد بیتەوە لە مامۆستاکە سێرەکەی بە ئینگلیزیەکە قسە ئەکا ئەتوانی هەنێ شت وەرگری بەس بتەوێ فێر بی و بە ئینگلیزی قسە بکەی یەکسەر داخڵبی زەحمەتە هەر ئەوەیە چەند جار مەسەلەن 30 جار 40 جار 50 جار وشەکە ئەوەی لەوت و دوایکە بەکاری هێنیتەوە ئەویش زۆر بە زەحمەت ئەبێ کەسێ زۆر زیرەک بێ.